لباکور و روجهلات سوری ین جعالی ریوبریا خسر و تینا ریوبرن خودی هز و رولا سرکنا وکهویا زایندی یا جنومر لناو ریوبریا خسر جی بویا پیوانا بنگهین آجیانا لهرمی دستکفتی شورشا روژاوا ده هر واریدا دوزا گل کرد جی هین زدتر بجیهان داناسین و دا خویا کرن کو دوزا کردی کلیتا چارەسەریە ji ber hemû pirsgirêkên rojhilata navîn e. Mêvanên birêz weke tê zanîn ku îro careke din gelê Kurd dibin xetariya qirkirinê de ye. Gef û êrişên dewleta Tirk yên ser xaka Kurdistanê gihiştiye asta herî dijwar. Ji ber vê yekê em bangewazî dikin ku xwedî li destkeftiyên ku hatine qezençkirin derkevin û wan biparêzin. بە بۆنەی 10 ساڵ تێپەڕبوون بەسەر شۆڕشی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژئاوای کوردستان بە باشمان زانی وەک بەری پشتیوانی ڕۆژئاوای کوردستان ئەم یادەمەزنە لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و گەلی کورد و گەلانی تری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و کوردستانیان و ئازادیخوازان پیرۆز بکەین. شۆڕشی ڕۆژئاوای کوردستان لە ماوەی ئەم 10 ساڵەی تەمەنیدا بە جۆرەها قۆناغدا تێپەڕیوە و مێژوویەکی پرشنگداری تۆمار کردووە بە خوێنی ڕۆڵەکانی بەداکۆکیکردن لە کۆی مرۆڤایەتی و ڕزگارکردنی هەزاران مرۆڤ لە دەستی گروپە توندڕەوا تیرۆریستەکان. ئەمڕۆژ لەم ساتەدا بەرەی پشتیوانی ڕۆژئاوای کوردستان پشتگیری لە یادداشتی 33 پارتی سیاسی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەکات کە داوای چەسپاندنی ناوچەی دژەفڕین لە سنووری قەڵەمڕەوی خۆسەری دیموکراتی دەکەن. بەڕێزان، ئەمڕۆ 10 ساڵ تێپەڕێ بەسەر هەڵگیرساندنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان. شۆڕشی ڕۆژاوای کوردستان لە مێژووی میلەتی کورد و شۆڕشەکانی کووردا مانایەک و واتایەکی تایبەتی هەیە. مانای شۆڕشی ڕۆژاوای کوردستان لە بەشێکی کەمی کوردستان لە جوگرافیایەکی بچووکی کوردستان لە ناو بەشێکی زۆر کەمی نفوزی کوردستان بە دەرفەتێکی کەم بەڵام بە بیر و باوەڕ و بە قارەمانیەتی شۆڕشگێڕانی ڕۆژاوای کوردستان لاپەڕەیەکی گەش و جوانیان لە مێژووی کوردان نووسیەوە.
هەڵبژێر